مەرگەم لە سەعات 7:30 بەیانیوە لێرەین لە کفری شواتمە لە شاری کفریوە بەڕاستی نەسرە هەیە نە خانوونەیە پاڵپاڵکیەکە یان نیزامێ جوان دابنن بۆ خەڵکەی وە جوانی دەنگەکەی خۆی بدا و بڕاتەوە بۆ سرعەت بۆ شوێنی خۆی وەڵای گشتی ئەڵێەوە کاری خۆتانە بۆیە ئەو قەرەباڵکێ دروست بووە وەڵای پرۆسەکە زۆر خاو شەڕاتە ڕێ ئەم لە بەیانەکە بڕوا ناکەم 300 نەفری خسۆتە ڕێ وەڵایی بڕوا ناکەم لەسەر نیواگەر دەنگدا خەڵک ئەگەر بتوانێت مامە فشارتان لەسەر بۆ دەنگ بە کەسێک هیچ کەسێک پێمی نەوتەوە خۆم ئازادم دەنگ بەکیە دەم هیچ کەسێک پێمی نەوتە بە هیچ کاندید دێدەن خۆت ئازاد هیچ کەسێک ئەو پرسیاری لەمان نەکردووە من لە چارەک بە حوتی بەیانیوە لێرەم ئەمە پرۆسەیەکە مافی هەمومانە بەڵام ئەگەر ئەمە شێوازێکی ئەسکەری بە تەسەسول بڕۆشتایە خۆشتر بوو بەڵام سێرەکەی ئاوایە وەڵایەوە حاڵ نییە بخۆت وەڵی بڵێم یەک لیوانیە بڵێم بەشێک نییە پۆلیسی تایە پۆلیسی بەرگریتایە پاسەوانی سنووری تایە تێکەڵ بۆ شتەکە ئەگەر کاتەکانیان بەش کردایە بڵێن تاقی بەیانی بۆ پێشمەرگە وایە تاقیوارە بۆ پۆلیس وایەوە شێوازێکی باشتر جان زەحمەتە ئەرە وەڵا هەوڵەیەن دەنگ بین هەموو ئەوەلیاتێکمان پێیە بەڵام ئەگەر مەجال نەبێ ئەو خەڵکە چی بکات کاتەکەی بەسەرچێ نەوە